لە چوارچێوەی ئەو وادەی بۆ پاشەکشەی هاوپەیمانی نێودەوڵەتی لە عێراق دانراوە، داوا دەکرێت بڕیارەکە هێزەکانی تورکیاش بگرێتەوە. پاشەوەی سەرۆکوەزیرانی عێراق 30 ئەیلولی وەک دواوادەی پاشەکشەی هێزەکان دانا، بەشێک لە هاوڵاتیان و پەرلەمانتاران داوا دەکەن بڕیارەکە هێزەکانی تورکیاش بگرێتەوە، چونکە دوای کۆتایی هاتنی شەڕ لەگەڵ پەکەکە دەڵێن بیان و بۆمانەوەیان نەماوە. لە چوارچێوەی بوونی هێزەکانی هاوپەیمانان، هێزی تورکیا هەن ئەو هێزانە بنکە و بارەگایان هەیە لە هەرێم. بوونی ئەو بنکانە نایاساییە. ئەرکی حکوومەتی عێراق ئەم دۆسیە بگرێتە ئەستۆ. ئەم هێزانە بەخواستی حکوومەت نەهاتوون. بیانوەکان بوونی پەکەکەیە ئەمڕۆ دوای نەمانی شەڕ و بەکارهێنانی چەک لەلایەن پەکەکەوە دەبێت هێزەکانی تورکیا بکشێنەوە. هەر هاوڵاتێکی عێراقی داکۆکی لە سیادەی عێراق بکات، ئەرکی حکوومەتیشە داکۆکی لە سەروەری خاکەی بکات. ئەم دۆسیەش پێویستی بە گفتوگۆ و دانیشتنی پەرلەمان هەیە، گفتوگۆیەکی نیشتیمانی کە لە بەرژەوەندی گەلانی عێراق بێت لە سەروی هەمویانەوە. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی CPT ئەمریکی، تورکیا 139 بنکە و بارگای سەربازی لەناو عێراق و هەرێمی کوردستاندا هەیە. لە ماوەی پرۆسەی ئاشتیشدا سەرجەمبارەگاکانی بە تۆڕێکی ڕێگۆبانەوە پێکەوە بەستۆتەوە و بنکە و بارەگاکانی قایمتر کردووە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا. ئەمە لە کاتێکدایە بەرپرسانی باڵای تورکیا چەندین جار ڕایان گەیاندووە بوونی پەکەکە بۆ تەمەترسی بۆ سەر ئاسایشی وڵاتەکەیان. لە ئێستاشدا دوای کۆتایی هاتنی شەڕ هاوڵاتیانی عێراق داوا دەکەن سەروەری بۆ خاک و گەلی عێراق بگەڕێتەوە. ئێمە دەمانەوێت دەوڵەتێکی ناوەندی بەهێزمان هەبێت، دەوڵەتێک کە بتوانێت سەروەری خۆی بپارێزێت. بەڵێ پەیوەندیە نێودەوڵەتیەکان پێویستن، جا لەگەڵ ژاپۆن بێت، تورکیا بێت یان ئەمریکا، هەموو ئەو پەیوەندیانە گرنگن، بەڵام پەیوەندیەکان نابێت بە مانای زەلیلبوونی خۆمان بێت. بەشێک لە هاوڵاتیانی عێراق بوونی پەیوەندی دیبلۆماسی و ئابووری بە ئاسایی دەزانن لەگەڵ هەر وڵاتێکدا، بەڵام دەڵێن نابێت لەسەر بنەمای شکاندنی شکۆی سیادە و سەروەری خاکی عێراق بێت. گرنگترین شت پاراستنی سەروەری عێراقە. ئاساییە گەر پەیوەندیمان هەبێت لەگەر هەر وڵاتێکدا بێت، بەتایبەتی لە بواری دارایی و وەبەرهێنان و ئەو بەرژەوەندی عێراقە. هەرچەندە گەلانی عێراق گەڕانەوەی سیادە و سەروەری بۆ عێراق بە بڕیارێکی دروست و پێویست دەزانن، بەڵام زۆرینەی هاونیشتیمانیانیش کشانەوەی هێزەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بە مەترسی بۆ دروستبوونی کەلێنی ئەمنی ناو دەبن. سنوور کەریم، دەنگی ئەمریکا، بەغداد.